15 ساڵ لەمەوە پێش ئەو شتە تەزویر و ساختانە کاریگەری سەلبیان بۆ ئێمە نەبوو بێ ئێستا کە خەڵک چاوی کراوەتەوە ئێمەش باشتر دەناسێ و خەڵکی باشتر دەناسێ ئێستا کاریگەریان هەر نابێ و پاشان ئەمە چەندجار تەحەدامان کرد تەحەدا دەکەین لیژنەیەک بێت ئەگەر توانیان دێڕێک لەسەر ئێمە ئیسپاتکەن لەو شتە تەزویر و ساختانە ئەوە ئەمە ئامادەین جا عەجایب ئەوەیە ئێمە بەڕاستیش پێمان عیبە باسی عیب و عاری خەڵکەین بەڵام خەڵک بە درۆژ پێی عیب نییە باسی ئێمە بکا و تۆمەتی ناڕاوەمان بۆ هەڵبەستی بێمە سەر تەوەرەی دووەم چارەسەر ئێمە چارەسەری ئەم قەیرانە لە چیدا دەبینی من لە دوو خاڵی کووردا دەڵێم چارەسەر لە دوو شتدا دەبینم یەکەم واقعی بینانە دیتنی هۆکارەکان و بەم لاولادا نەچوون وەکو باسم کرد هۆکاری سەرهەڵدانی ئەم قەیرانە وەکو خۆی دیان بینی پێویست ناکە بەو لاولادا بڕۆی کە من پێم وایە هەندێک جار هەندێک کەس کە باسی هۆکارەکانی ئەم قەیرانەکە بەو لاولادا دەچێەوە نەبێ نەزانێ بەڵام دەیەوێ خۆڵەمێش بکرێتە چاوی خەڵکەوە ئەکەوە شتێکی باش نییە ئەوە یەک دوو چەسپاندنی دادگەری و لابردننی ستەم بە هەموو جۆرەکانیەوە چارەسەر بەوە دەبێ گرفت و کێشەکە قەیرانەکە وەکو خۆی ببینی تەفسیری لابەلای بۆ نەکەی و پاشان قۆڵی لێ هەڵماڵی و ئیرادەی خۆت بخەیە کار و هەوڵدەی دادگەری بچەسپێنی و زوڵم ستەم لابەری ئەو زوڵم ستەمەی کە پشووی بە خەڵک سوار کردو و خەڵکی بێزار کردو و خەڵکی نیگەران کردو بەڕێزان خوا سبحانه وتعالى لە ئاەتی ژمارە 25 سوورەتی الحەدید ڕەنگەی شێک بڵێ باشە ئیسلامی چۆنی هەندە باسی عەدالەت دەکەن هەندە باسی دادگەری دەکەن زارێ میلەتەکەمان موسڵمانە الحەمدولله پێویست ناکە بۆی باسی ئیمانێک وەرە ئیمانێ بێنە حەمدا موسڵمانە مەگەر کەسێک بۆ خۆی حاشا لە موسڵمانەتی خۆی بکە ئەگەر نایمە قەتیش کەسێک کە خۆی بە موسڵمان دانابێ بە ناموسڵمانمان دانەناوە چونکە بۆ قاعدەی شەرعیە نحن نحكم بالظاهر والله يتولى السرائر ئێمە حکم بەڕواڵەت دەکەین خوای نهێنیەکان عایدی خوا دەکەین هەر کەسێک خۆی بە موسڵمان دانا ئەمە جۆگە موسڵمان مامەڵی لەگەڵا دەکەین ئیدی چۆنە و چۆنی خوا بە خۆی دەزانێ لە قیامەت خوای فەرگار سزا و پاداشتی خۆی بەسەردا دەسەپێنێ بەڵام ئێمە بۆمان نییە کەسێک بڵێ موسڵمانم بڵێ نەخێر هەر ناموسڵمانی خۆ دڵی خەڵک هەڵناکۆڵی کەواتە خەڵکەکە موسڵمانە بەڵام ئەوەی کە ئێستا پێویستمانە ئێمە بەڕاستی شەسپاندنی ئەو دادگەریە کە دادگەریش بۆ هەمووان باشە خوای فەرگار ناوی لە باران ناوە ڕەحمەت وەکو دەفەرمێ وهو الذي يرسل الرياح بشرا بين يدي رحمته خوا ئەو کەسەیە کە بایەکان دەنێرێ وەکو موژدە لە پێشدەستی ڕەحمەتی خۆیەوە ئەگەر سەرنجتاندا بێ پێشەوەی باران ببارێ شنەبایەک دێ هەورەکان کە دێن با دەیان ژۆڵێن باکە پێشیان دەکەوێ خوا دەفەرمێ خوا بایەکان دەنێرێ وەکو موژدە لە پێش ڕەحمەتەکەیەوە کە مەبەستی پێ بارانە باران بۆ خوا ناوی لێناوە ڕەحمەت ڕەحمەتی خوا دەفەرمێ ووسعت رحمتي كل شيء رحمتي من هەموو شتێکی گرتوتەوە لە دنیادا ڕەحمەتی خوا هەموو کەسی گرتوتەوە هەموو شتێکی گرتوتەوە بەڵام لە قیامەتدا فسأكتبها للذين يتقون ويؤتون الزكاة والذين هم بآياتنا يؤمنون لە قیامەتدا تایبەتە بە ئیماندارانەوە بەڵام لە دنیادا ڕەحمەتی خوا بۆ هەموو کەسە بۆیە خوا ناویشی لە بارانەکەی ناوە ڕەحمەت چونکە باران کە دەبارێ کافر و موسڵمان فاسق و صالح بەڵکو ژیاندار و بێژیان ئینسان و ئاژەڵ هەمووی ئیسیفادەی لێ دەکەن دادگەری بەڕاستی بۆ هەموو لایەک باشە دادگەری هەموو لایەک لە ژێریدا ئیسراحەت دەکا دادگەری وڵات فراوان دەکا جا خوا سبحانه وتعالى دەفەرمێ لقد أرسلنا رسولنا بالبينات وأنزلنا معهم الكتاب والميزان ليقوم الناس بالقسط دەفەرمێ بێگومان ئێمە پێغەمبەرانی خۆمانمان بە بەڵگەڕون و ئاشکراکانەوە ڕەوانە کردووە و پاشان کتێب و تەرازومان لەگەڵ ناردوون تاکو خەڵک بە دادگەری بەڕێوە بچن هەموو پێغەمبەران هاتوون بۆچی عەلەیهیم الصەلاة وەسەلام بۆ چەسپاندنی دادگەری وەکو مامەڵەی نێوخۆیان وەکو مامەڵەشیان لەگەڵ خوا لە سوورەتی ئەنبیادا دەفەرمێ وما أرسلنا من قبلك من رسول إلا نوحي إليه أنه لا إله إلا أنا فاعبدون دەفەرمی هیچ پێغەمبەرێکمان لە پێش تۆدا ڕەوان نەکردو مەگەر پێمان ڕاگەیاندووە کە بێزگە لە من هیچ پەرستراو نین تەنیا بەندایەتی بۆ من بکەن وەکو مامەڵەیان لەگەڵ خوا
پێغەمبەران بۆ چەسپاندنی تەوحید هاتوون کە بەنیا خوا بەپەرسترا بزانن وەکو مامەڵەیان لە نێو خۆیاندا پێغەمبەران هاتوون عەلەیهیم الصەلاة وەسەلام بۆ چەسپاندنی دادگەری سیاسی ئابووری کۆمەڵایەتی نەتەوەیی هەموو ڕاهەندەکانەوە. ئەنجا دادگەری چۆن پەیدا دەبێت؟ واتە ئەم قەیرانە بە دادگەری بە چەسپاندنی دادگەری وەلابردننی ستەم زوڵم و ستەم بە هەموو جۆرەکانیەوە ئەم قەیرانە چارەسەر دەبێت بەڵام دادگەری چۆن پەیدا دەبێت؟ وەکو واقعی هەرێمی کوردستان دەڵێن یەکەم هەبوونی پەرلەمان و حکوومەت و دەسەڵاتێکی قەزایی کارا و بێلایەن. ئەنجا ئەویش بەهۆی هەبوونی بەرنامە و سیاسەتێکی ڕاست و دروست کە بەیەک چاو تەماشای هەموو هاوڵاتیان کە بەبێ ڕەچاوکردنی پێکاتی فیکری و سیاسی کۆمەڵایەتیان. ئەمجا ئەویش تەمان بەرهەمی هەبوونی دامەزراوە و دامودەستگای پیشەوی سەربەخۆ ئەویش بەهۆی ئەوە کە هەیمەنەی حیزبی و شەخصی بەسەر دامەزرا و دامودەستگاکانەوە نەبێت. یەکێک دەپرسێت لە کوێوە دەست پێ بکەین. من پێم وایە حەوت خاڵم دیاری کردەوەکو حەوت هەنگاو کە دەبێت ئاوا دەست پێ بکرێت. یەکەم هەبوونی ئیرادەیەکی ڕاستەقینە بۆ پاکسازی و چاکسازی. طبعا دوای واقعەکە کە تۆ دەبینی چۆنە ئیرادەیەکی ڕاستەقین هەبێت بۆ پاکسازی و چاکسازی تێداکردنی ئەم کۆمەلگایە ئەم واقعە سیاسیە. یەک دوو هاتنە دەر لە کەوڵی حیزب و دەستەی بچووک بچووک و هاتنە نێو فەزای فراوانی خەڵک و وڵات. کابرا هەر کەسێک ئەگەر وەزیرێکە ئەگەر هەر کەسێکە ئەگەر بەرپرسێکە لە کەوڵی حیزبی لە کەوڵی ناوچەیی لە کەوڵی شار لە کەوڵی خزم و عەشرەت لەو کەوڵە بچووکانە لەو قاڵبە بچووکانە بێتە دەر بینە فەزای فراوانی خەڵک و وڵاتەوە هەمووی ببینین لە بەرامبەر هەموودا خۆمان بە بەرپرسیار بزانین بە تایبەتی ئەوانەی کە بەرپرسیارەتەکان وایان لێ دەخوازێ پۆستەکەی مەقامەکەی وای لێ دەخوازێ هی هەموو خەڵک بێت نابێ خۆی بچوو کاتەوە. سێ دەرەکردنی ئەو ڕاستیە کە ڕەخنەگرتن و ئۆپۆزیسیۆن بوون مانای دژمنایەتیکردن نییە بەڵکو بە زۆری کەسانی دڵسۆز ڕەخنە دەگرن بەڵام هەمیشە خەڵکی مشەخۆر هەر خەریکی چەپڵە لێدان و ماستاوکردنە. ئەوە ڕاستیش شتێکی زۆر گرنگە کە تو هەر کەسێ ڕەخنەی گرت جاگەر بەنای ئۆپۆزیسیۆنەوە بوو ئەگەر نووسەرێک بوو ئەگەر مەلایەک بوو ئەگەر شێخێک بوو ئەگەر ساڵحێک بوو ئەگەر عەوامێک بوو یەکسەر بەو چاوە تەماشای نەکەی دوژمنتە. ئەی کوردواری خۆمان ناڵێن دۆست ئەو کەسێ دەبگرێنێ ئێکابرا بۆ ڕەخنە لێ دەگرێگە نێوێ بۆ دڵسۆز نێ بۆ تۆ نێوێت تۆ چاکە. ئەمجا چوارەم بێگومان هیچ کەس فریشتە نییە وەکەم و کوڕی لە هەموو لایەکەوە هەیە چونکە هەندێک جار وا دەگوترێت کە ئەوان ئۆپۆزیسیۆن پیان وایە کە هیچ هەڵە و کەم و کوڕیان نییە هیچ کەسێک وا ناڵێ و هەر کەسێک واڵێت تەوان هەڵە دەکات بەڵام کەم و کوڕی هەیە تەنیا زیان لە خاوەنەکەی دەدا بەڵام کەم و کوڕی کەسێک کە خۆ بە بەرپرس دەزانێت زیان لە هەمووان دەدا. بۆیە خوا سبحانه وتعالى بإيمان دفرمي واتقوا فتنة لا تصيبن الذين ظلموا منكم خاصة واعلموا أن الله شديد العقاب لسورة أنفال دفرمي خوتان لبلايك بباريزن كتنيا توشي استمكار كان نابي شيء دتواني استمكار بيه ده صلاة وانيا بربرس كسي ده صلاتي هبي حكم ران دتواني ظلم كا خوي ديك هادشي راز دتواني ظلم كا نخير خو دفرمي خوتان لبلايك بباريزن كتنيا توشي استمكارەکان نابێ بەڵکو بەهۆی ستەمەوە بەڵایەکە دێت هەمووان دەگرێتەوە وە بزانن کە خوا تۆڵەی توندە. پێنجەم مادام هەموو لایەک واتە جەماوەر ئۆپۆزیسیۆن حکومڕان و بەرپرسان لەسەرەوە یەک دەنجین کە کەمینەیەک هەن لە پەنای بەرپرسانی باڵادا سەرگەرمی گەندەڵی و خۆدەوڵەمەندکردن لەسەر حیسابی خەڵکی ڕەشوڕوت کەواتە حەیفە بەرپرسانی باڵا زۆرینەیەکی خاوەن مافی ڕەشوڕوتی بێتەما بە کەمینەیەکی مشەخۆری گەندەڵ بگۆڕنەوە. سەودایەکی زۆر زەرەرمەندانەیە زۆران بە کەمان بدەی زۆرێکی خاوەن ماف بە کەمێکی کە دەیوێت لە پەنا تۆدا زۆڵم بکە و گەندەڵی بکە سەودایەکی خاسیرە زۆرەکەی بگرە و حەقەکەی پێ بدە ئەو کەمە دەستی بگرە
با چیدی لە پەناتۆدا بازرگانی نەکات، چیدی لە پەناتۆدا ماڵی سەرۆت و سامانی بەناحەق بەسەرێکەوە نەنێ، گەندەڵی پەیدا نەکا و سوء استفادە لە تۆ نەکا. ئەمن بەڕاستی پەرۆشی هەندێک کەسمە درێژی هەیە، خەباتێکی زۆری هەیە، قوربانیدانێکی زۆر تەماشا دەکەی، هەندێک خەڵکی مشەخۆر هەلپەرست دەوری دەدەن، ئەو لەو نێوەندا ئیحراج دەبێ، ناشیرین دەبێ، ئەوانیش تەماشا دەکەی سوء استفادە دەکەن، لەو لاشەو خەڵک و جەماوەرێکی زۆر تووڕە دەبێ. شەشەم بێئاگانەبوون لەو ڕاستیە کە ئیرادەی خەڵک و جەماوەری چەوساوە، هەر کاتێک ڕاپەڕی هەمیشە پشت ئەستورە بە ئیرادەی خوا. خوا سبحانه وتعالى سورة قصص ده فرمي ونريد أن نمن على الذين استضعفوا في الأرض